محەممەد حسێنی تەمەن 29 ساڵ خەڵکی شارۆچکەی سەی سادق وای نیاز بوو ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ژن بگوازێتەوە و بناغەی خێزانێکی نوێ دابنێت، بەڵام بەو ئاواتەی نەگەشت لە ماڵەکەی خۆیدا کوژرا. تەلەفۆنم بۆ کرد جوابی نەم و تۆڵ لە 6 بەیانیەوە تا 11 نیوەڕۆ من تەلەفۆنم کرد بۆی نەچوو تر بە ماڵم بۆی ناچێ. هیچ کێشەیەکمان نەبوو، هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسێکان نەبوو. وا بڕیار بوو دوێنێ بمگوازێت. هەستمە بێت چۆن بێ حەقم سێننتەوە بزانم و کەسە کێ بوو. لە کۆتاپۆسیدا محەممەد حسێن بەر لە کوژرانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسی بووی ژیان زۆر کورتە، شایەنی ڕق و ئیرەی نییە، پەشیمان بوونەوەش لە دوای ئەوەی کەسێکی نزیکمان لەدەست دەدەین هیچ سوودێکی نییە. کەس و کارەکەی محەممەد دەڵێن تاکو ئێستا هیچ کێشێکی کۆمەڵایەتیمان نەبوو و نازانن کوڕەکەیان لە سەر چی کوژراوە. بەتەنیا لە ماڵەوە بووە دایکی و خوشکوینەکانی هاتوون قەرار بوو ژن بگوێزێتەوە ڕۆژی پێنجشەمە، هاتوون بۆ ماڵی خەزورم واتە خەزوری ئەو هاتووە ژنم بگوێزنەوە، ئەویش بەیانی سەعات 11 بێت بۆ ماڵی خەزورم. کاتێک سەعات تا سەعات 11 ئێمە لە بەیانیەوە تەلەفۆنی بۆغین تەلەفۆنی داخراوەت کە تەلەفۆن داخراوە ئێمە لە سەعات 11ەوە ڕۆیشتین بەرەو سلێمانی، ماڵی لە سلێمانیە، ئێمە چوینە ئەوێ هەموو دەرگاکان لە ژوورۆ داخرابوون، ماتۆڕەکەی لەبەر دەرگا بوو. ڕاگەیاندنی پۆلیسی سلێمانی لە سەر دۆسیەی کوشتنی ئەو گەنجە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بەوە دەدا لە پاش نیوەڕۆی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە گەڕێکی شۆڕشی نوێ لە سلێمانی محەممەد حسێن خەڵکی شارۆچکەی سەی سادق لە ماڵەکەی خۆیدا کوژراوە. 5 فیشەک باجەستەیەوە بووە و تا ئێستش هیچ تۆمەتبارێک لە سەر ئەو ڕووداوە دەستگیر نەکراوە. بە پێی ڕاگەیاندراوەکەی پۆلیس هۆکاری کوشتنەکەی محەممەد حسێن تا ئێستا ڕوون نییە و هێزە ئەمنیەکانیش لە لێکۆڵینەوە لە سەر ئەو ڕووداوە بەردەوامن. بە شێوەیەکی گشتی چەند ساڵێکە دیاردەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەسێنێت. هیچ دام و دەستگایەکی دەوڵەتی ژیان بە دوای هۆکارە ڕاستەقینەکەیدا ناچێت یاخود کە هۆکارەکەشی دۆزیەوە کار لە سەر تیماری ناکات. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.